هێشتا کۆمیسیۆنا سەربەخویە هەڵبژارتنên Iraqê تەواو نەکریە کە وردبینییا خو داتایên xwe lêser lîst û navên kandîdan biryare du rojên dî kom bibin û biryarê lêser roja bangeşa hەڵbژartinên Parlemanê Kurdistanê bidin. Bûçî wisa direng ma di demekî de ku tinê nêzîkî 25 roj mane bo hەڵbژartinên Parlemanê Kurdistanê. Ev dê çi karîgeriyê lêser bangeşeyê biketin. لسر اگران دپرسم کابوچی هنده درنگ ما دیار کردن روجا بانگشا هەڵبژارتنên پەرلەمانê Kurdistanê جێ دکتۆر عیماد جەمیل سەرۆکێ تیما مەدیایی یا کۆمیسیۆنا بلندا سەربەخویە هەڵبژارتنان لە عێراقê دپرسم. دکتۆر عیماد بخێراتیە کوردستان 24 بۆچی کۆمیسیۆن هەندە تاخیر بوو لەسەر دیارکردنا روجا بانگشا هەڵبژارتنên پەرلەمانê Kurdistanê ئەگەر چنە؟ نعم تحية لك ولمشاهديك بۆ بینێرانی بەڕێز ئێمە تاخیر نەبووین لە ڕاگەیاندنی بانگەشەی هەڵبژاردن بەڵام هەندێک ڕێکار هەبوون بۆ ئەوی لەبەر چاو بگیرێن تاوەکو بانگەشەی هەڵبژاردن لە کاتی خۆی 25 مانگان پێشووتر ڕابگەێنرێ ئەمە بە لەبەر چاوگرتنی هەڵبژاردننی ڕابردوو ئەو ماوەیەش بای ئەوە دەکات کە تایدا بانگەشە بەڕێوە بچێت و لە نزیکترین ماوەش ئەو کاتی فەرمی ڕادەگەێنرێت ئەنجومەنیش لە هەمان شێوە ناوی کاندید و پاڵێوراوان پشتڕاست دەکاتەوە لەلایەن ئەو لیژنە تایبەتمەندانی کە کاریان لەسەر دەکەن لە هەمان کات هەموو ئامادەکاریەکان کراون لە کاتی دیاری کرا و لە کاتی خۆی جێبەجێ دەکرێن بە سروشتی خۆی بەڕێوە دەچنەوە پێشووتریش هەندێک گۆڕانکاری لە ڕێکەوتەکان ڕووی داوە درێژکردنەوە یاخود نوێکردنەوە تەنانەت پێشکەشکردنی پێبی وایە لە بەرژەوەندی گشتیدایە. باشە یعنی حتا نوکەکاری کۆمیسیۆنێ یعنی لەسەر وردبینیە داتا و زانیاریên کاندید و ئولانên سیاسی تەمام نەبووە ئەگەر تەمام نەبووە بۆچی تەمام نەبووە و کارێ هەوڵ کیرە هاتیە ڕاگرتن کەنگی خلاص دەبیت؟ لا نەخێر لە ڕاستیدا پرۆسەی پێداچوونەوە پشتڕاستکردنەوە تەواو بووە لەم ئەوەیەکی کەم کۆمیسیۆن و لیژنەکانی ئەو ناوانە ڕادەگەێنن کە خوان باڵاو چووە و ئێستا کۆمیسیۆن کارەکانی خۆی و ڕێکارەکانی زۆربەی تەواو کردووە بۆ هەڵبژاردننی هەرێم ئامادەی تێدا بە تەواوی لە هەمان کات ئەوەشی ماوەتەوە ئەوەیە ڕاهێنان بە کاتدیر و ئەو بەڕێزانە بکرێت کە لەسەر سنووقەکان کار دەکەن لەسەر سندوقی دەنگدان پەیوەستیش بە کەلوپەلو لانی لۆجستی و پلانی ئەمنی کاری لەسەر کراوە بۆ هەڵبژاردننی داهاتوو. هێژە عیماد بڕیارە دوو ڕۆژێدی کۆمیسیۆن کۆم ببیتن و ڕۆژە بانگێشە هەڵبژاردنین پەرلەمانێ کوردستانê دیار بکات. ئەوە ڕاستە پێچی دوو ڕۆژێن دیهین vê biryarê bidin û rojê diyarken؟ بەڵێ سبەی کاتژمێردا کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەبەسترێت و سەرۆکی ئەنجومەن و سەرۆکی ئیدارە و تەواوی بە ڕێزان لە کۆمیسیۆن بەشدار دەبن وردەکارەکان لە کۆمیسیۆن دەخانە ڕوو ئامادەکارەکان نیشان دەدەن هەندێک وەڵامان دەبێت بۆ تەواوی ئەو پرسیارانەی کە هەن بەویستی خۆ. حتا نوکە هیچ لایەنێکی سیاسی هەبووە لە ناوخۆیە کوردستانê داخوازە پاشدای خستنە هەڵبژاردنên پەرلەمان کردبیتن ji hewa؟ نەخێر لە ڕاستیدا هەو ئاهەنگێکی باش هەیە لەگەڵ تەواوی پاڵپشتیکارانی کۆمیسیۆن و ڕێکخراوە هاریکارەکان دامەزراوە نێودەوڵەتی و ڕاگەاندنەکان هەموو لایەنەکان هاریکارن بۆ ئەوی هەڵبژاردن لە 2024 ئەنجام بدرێت بە پێچەوانەوە هاریکاری ئەو هەنجی هەیە بە تایبەت لەو لایەنانەی کە بەشدارن لە نێوان حکوومەت و پارتەکان بۆیە ئێستا چاوەڕوانی ڕۆژی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنەکان دەکەن ئەم لە دوایین ڕاگۆڕینەوەکان داین لەگەڵ
ئەو پرسە و پاڵێورا و پارتەکانیش چونکە تەواوی قۆنەغەکان تا ئێستا بڕاون و دەبینین هەڵبژاردنی گشتی دەست پێ دەکات و پێش ئەویش ئەو تایبەت کێشەیەن دەما هەڵبژاردنên ئەنجومەنێ پارێزگەهان لە عێراقێش بوو دەنگدەران هاتینە پێش بە تایبەتی لە کەرکووک و ناوچەیەن کوردستانی بۆ vê carê hewa ew kêşe çareserkirîne yan jî xelek çavarê bîtin heman kêşe robirô bibin. ئەوەی ڕوویدا لە هەڵبژاردنی ڕابردوو لە تەواوی هەڵبژاردنەکان کێشە ڕوو دەدەن بەڵام لە ڕاستیدا چارەسەریان بۆ دەدۆزرێتەوە پێم وایە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی تاڕادەیەک بێ خەوش دەبێت لە ڕووی تەکنیکی و تەواوی ئامێر و ئامرازەکان بەردەستن بتاقەکان هەمویان دراونەتەوە پێم وایە ئەو گۆڕانکاریانشی کە کراون لە بەرچاوگرتنی ئەو کەم کورتیانە بووە ئێستا زۆر بە وردی کارەکان ئەنجام دەدرێن دەرچوانیش و مامۆستان و قوتابیانی زانکۆ بەشێکن لەو ڕەوتەی سەرپەرشتی کردن و لە ڕووی بەرنامە ڕێژیش کاری زۆر لەسەر کراوە لە هەرێمی کوردستان و سوودیش هەڵبژاردننی 2021 وەرگیراوە پێم وایە ئەوەی کە ئێمە ڕووبەڕووی بووینەوە دەتوانین لەو هەڵبژاردنە و هەڵبژاردنەکانی داهاتوو بەسەری دازاڵ بین لە هەمان کات کۆمسیۆن لە ڕاستیدا ئامادەیی خۆی تەواوی هەیە هیچ جۆرە کێشەیەکی وەهان نییە تەواوی تیمی هونەری و چاکردنەوە لیژنە هونەریەکان بەردەستن بۆ پاڵپشتیکردنی پارێزگاکان و ڕێکارەکان و کاروبارەکان. باشە بوو کەرکووک و ناوچەیەن مادەیا 140 ڕەوشەکە جودا هەیە بوو سەهل ئەم بێژن ئەفجهێنک و کورد لێ دژین ناوچەیان مادەیا 140 بوو کەرکووکێ بگشتیوان ناوچەیان بوو پاراستنە سندوقên دەنگدانێ پاراستنە ئازادیا ڕاداربڕینێ کۆمسیۆنێ چ ڕێکارێک گرتیە بەر؟ لە ڕاستیدا هیچ سندوقی دەنگدانی گشتی لە دەرەوەی هەرێمی کوردستان نین هەندێک ناوەند و وێستگەی دەنگدان هەندێک سندوق دابین کراون بۆ دەنگدانی تایبەت بۆ هێز ئەمنیەکان لە هەژدەیدا کە نووسیکەی 12,000 دەنگدەر دەبێت لە هەندێک لە پارێزگەکانی عێراق لە بەغداد لە کەرکووک سەلاحەدین لە نەینەوا هەن سەرڕایەوە لە دیالەش هەن هەندێک وێستگان بۆ دەنگدانی تایبەت بەڵام پێویست بە دەنگدانی گشتی وێستگای دەنگدان نییە لە دەرەوەی هەرێم. بالێ هێژای دکتۆر عیماد جەمیل سەرۆکێتی مامەدیایە کۆمسیۆنا بلندا سەر بەخۆی هەڵبژاردنە لە عێراق. سپاس.